سڵاو، من دکتۆر لۆنا پزیشکی ڤێتەرنەری لە بەرنامەی ئەم جارەی ماڵی و کێوی باسی باڵدارێکتان بۆکەم کە ئەویش کۆترە. کۆتر باڵندەیەکی هێمن و لەسەر خۆیە. هەندێکیان گرانترین نرخیان هەیە و هەندێکیشیان ژمارەی پێوانەی تۆمار دەکەن. کۆترەکان پەیوەندیان لەگەڵ مرۆڤ هێندە بەهێزە کە بوونەتە هێمای ئاشتی. زۆربەی خەڵک دێنە ئەم شوێنە دڵگیرە بۆ لای ئەم کۆترە جوانانە. ئەمڕۆ من و دکتۆریش هاتوونێتە ئەم شوێنە بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی زانستی لەباری کۆترەکان بکەین. دکتۆر، کۆترەکان ماڵین یاخود کێوین؟ کۆتر لە ئەسڵا کێویە بەڵام ماڵی شەکرە زۆربەی ئەمانە بوونەتە کێوی بەڵام هەندێکیان لە ئەسڵا ماڵی بوونە. لە ئەسڵا ماڵی بوون کەواتە هەندێکیان لە ئەسڵا ماو سپیانە. ئەمانە کە لێرن کێوین؟ بەڵێ ئێستا بە سروشتی بوونەتە کێوی. دکتۆر، ئەم کۆترانە بۆچی بە کۆمەڵ دەژین؟ کۆتر و زۆربەی باڵندەکانش بۆ ئەوەی کە پارێزگاری لەمانەوەی خۆیان بکەن ئەمەش دیاردەیەکە کە بۆ ئەوەی ئەمە دیاردەیەکە بۆی ئەم کۆترانە دوور بن لە باڵندەی ڕاوکەر وەکو باز و ئەوانە کە کاتێ مەترسیان نەکەوێتە سەر تەکنیکێ بەکاردێنن ئەو بازە یان ئەو باڵندە ڕاوکەرە نەتوانێت ڕایان بکە. زۆر باشە. دکتۆر، کۆترەکان هێلانی زۆر جوان و بچکۆلانە دروستەکەن و لە شوێنە بەرزەکانە تەڵاشی دارەکان کۆ ئەەکەنەوە بۆ دروستکردنی هێلانەکانیان. چۆن ئەم هێلانانە دروست ئەەکەن؟ کۆتر وەکو باڵندەکانی تر کە بێوێ زاوزێ بکات زۆر بێت دەبێ ئەو شوێنەی کە هەڵێ بژێرێ بۆ بەچکەکانی و هێلکەکانی دەبێت دوور بێ لە مەترسی گیانداری ڕاوکەری یاخود لە ڕووی کەش و هاو گونجاو بێ بۆ ئەو شوێنە بۆ نمونە بارانی لێنەدا خۆری لێنەدا شوێنەکە بەرز بێ هەڵەسێ بە هێلانەکردن یەکی سادە لە چیرکەوتوڵ لە زۆر باشە. دکتۆر، لە ڕووی پزیشکیەوە چی بۆ کۆترەکان بکەین؟ چۆن ئاگاداری تەندروستیان بین؟ ئایا کۆترەکان ڤاکسینیان هەیە؟ بەڵێ، کۆتر ڤاکسینی پێویستە لەبەرەوەی نەخۆشی ڤایرۆسی هەیە. نەخۆشی ڤایرۆسەکان زۆربەی عیلاجی نیە، پێویستە بە ڤاکسین بکرێن. گرنگترینیان نەخۆشی نیوکاسڵە کە پێویستە ساڵانە لانی کەم 2000 تا 3000 بکرێ بۆی ئەو کۆترانە بە سەلامەتی بمێنەوە دوور بن لە نەخۆشی. بەڕاستی نەخۆشی نیوکاسڵ نەخۆشیەکی کوشندەیە و عیلاجشی نییە جگە لە ڤاکسین. زۆر باشە دکتۆر. شتێکی تر سەرنجم ڕائکێشە لە کۆترە کە لە مێژووە ئەم شتە هەبووە. هاوشێوەی قەلەڕەشەکان کۆتر نامی پێنێراوە. چۆن ئەم کۆترە کە نامەکە ئەکەی بە قاچەوە ئەیبەستن و ئەینێرن بۆ شوێنەکە چۆن نەزانێت بچێ بۆ ئەو شوێنە؟ کۆتر یەکێکە لەو باڵندانە کە زۆر زیرەکە، شوێنی خۆی ون ناکە لە دووری سەدەها میلەوە. یعنی بۆ نمونە ئەگەر ئەو کۆترە لە شوێنێ بەخێو بێ بکرێ ئەوە هەموو کۆترەکان وانین نەوعیەکی وایە کە پێوترێ زاجن ئەو کۆترە ئەیبەن لەگەڵ خۆیانە بۆ ئەو شوێنێکەوە ئاڕۆن ئەیانەوێ نامەکە بێتەوە بۆ شوێنی خۆی. تەبەن ئەو کۆترە نامەکە نابە بۆ شوێنێکە شوێنی خۆی نەبێت، دەبێت لەو شوێنەوە بەڕەڵایکی نامەکە بنێری بۆ شوێنە ئەسڵەکەی کۆترەکە. زۆر باشە. دکتۆر، هیچ نەخۆشیەکی هاوبەش هەیە لە نێوان کۆترەکان و مرۆڤ؟ بەڵێ، وەکو دیارترینیان کە ئیسە زۆر باوە نەخۆشی ئەنفلۆنزای باڵندەیە. کۆتریش یەکێکە لەو باڵندانێکەوە زۆر بە ئاسانی ئەم نەخۆشی یاگرێ، ئەوە گرنگترینیانە. هەندێک نەخۆشی ترش هەیە وەکو میکرۆبێکە تراکۆمۆنسی پێڵێن، ئەوەش ئەبێ بگوازرێتەوە بەڵام زۆر بەڵاو نابێتەوە وەکو ئەنفلۆنزا. زیاتر وا بزانم لە چاوی یعنی ئینسان لە چاوی ئەگرێ.
هدایەت یەکەم شتێکی جوان لۆ شارەکەی خەمڕەوێنە هیوایەتە چ خۆشە شتەکە کۆترەکە هەم شارەکەی جوان دەکات دڵی خەڵکەش خۆش دەکات بەخۆی هەموو شتێک بەرەق و هیوایەت هەموو شتێک ئاسانە گەڕ خۆتی بدەیت هەموو شتێک دەبتە هاوڕێ دەبتە برادرت هەموو عیوانە دەک نەکۆتر هەموو شتێک بیدوێنی دەدوێنی کۆتر ئێستا زۆر لە برادرم بە خۆتریشە زیاتر دێن تێکەرم دەبن کۆترم لێ دزرایە پاشێ ماش کۆترەکەم دیتەوە ئەرێ بەخوا کۆترم لێزرای پاشێ ماژە بەلای کابرام گرتیا کۆترەکەم نایستۆ کە کۆترەکان ڕەنجش کرد بۆ ڕیبشان بە چاوم پێکە یەکسە کۆترەکەم ناسیەوە ئێمە لە شوێنی بەخێوکردنی کۆترین کە چەندەها کۆتر لە دەورمانە کە ڕێژەکەیان دەگاتە نزیکەی 1000 کۆتر. پێم بڵێ کۆترەکانی خۆتە خۆشەوە؟ بەڵێ بەدنیایەوە زۆر خۆشێت ئەگەر خۆشەویستی کۆترەکان نەبی ناتوانە بە خێویشیانگەم. لە ڕووی دەرونیەوە کاریگەری ئەم کۆترانە چییە لەسەر دەرونی تۆ؟ لە ڕووی دەرونیەوە ئەو کۆترانە مەسەر ئێستا ئەمەن وەکو ئیشەکەی خۆم کە لە ئیشەکەی خۆمم لە بەیانە تا ئێوارە کە دێمەوە دێمە سەربان دەداقە لە دیارێندا دەنیشم مادیتەکەم یعنی دەڕواتن لە جەستەم نامی. زۆر باشە. چۆن تەمرین بە کۆترەکانەکەیت و فێری تەقلە و جوڵی سەرنجڕاکێشیانەکەیت؟ ئەو کۆترانە بیدایەت کە بەچکەنە فەرخەنە باشە بیدایەت 4-5 ڕۆ لەنا ئەو تۆڕە هاتسوێ دەکەن دەرێ لۆ ژۆرێ دوایێ ڕەوانی سەر ئەو تۆڕیان دەکەین قولابمان هەیە لە باری دەدەین 3 ڕۆژ هەتا 5 ڕۆژ پاشان ئەو بارە قولابەی لێ دەکەینەوە و سەبرا فێرە فرینی دەکەین و تەمریناتی پێ دەکەین پاشان قەڵەممان هەیە قەڵەمی دەکەین و پاشان ئەو مەرحەلەی ئێستا جەنابتەندازە دیتان ئەوە مەرحەلەی کەپچیە ئەو کەپچی کرانێ ئەو بەرە و ئەو بەری هەموو کلکوباری دەرهاتی ئەوە پێ دەرێن کەپچیە تا کلکوبارەی نوێ بێتەوە و تەمریناتی بۆچی کردوتانە ئێستا؟ ئەگرێومان لە پێشە برێن لەگەر برادەران لە بە هەندێک ئەو کەپچەمان کردێ لۆ ئەوەی لۆ گرێوەکەی تەمریناتمان هەیە مانگەک باشە کلکوباری نوێ بیدن تووشی ئێشکالەک نەبیدن پێشبڕکەیەکتان هەیە بۆ ئەوەی کە بزانن کۆتری کامتان زیاتر لە ئاسمان ئەمێنێتەوە زۆر باشە کۆترەکان کاتێکە ئەفرێنیت یەنەوە ئەگەر یەنەوە چۆن ئەم شوێنە ئەناسنەوە بۆی بێنەوە بەدڵنیاییەوە ئەو کۆترەشی کە دەفری لێروکانە دەبی بێتەوە ئەگەر نێتەوە سەر تۆڕەکەی خۆشمان نەنیشیدەوە بچی لەو جیرانە لە مارە جیرانەگرەوە لە بنیشی ئەو کۆتر لە سیباقەکە ڕەش دەکرێتەوە نانووسرێتن ئیلا دەبی بێتەوە سەر تۆڕەکەی خۆمان ئەگەر نەبستە سەمارەش جیرانیشمان ئەوە تەمریناتی پێ دەکەین ئەمە فێری دەکەین فێرکاریە ئیلا دەبی بێتەوە سەر ئەو تۆڕە. باشە بێژگە لە سیباقەکە ئەگەر خۆتان کۆترەکان بەڕەڵە ناکەن بفرن لە ئاسمان جارجار و دوای ئەوە بێنەوە تەمریناتی پێ دەکەین ماگەک پێش ئەوەی کە سیباقەکەمانەیە ئەمە ئەو ماگەی هەر تەمرینات هەتا باشترین کۆترەکانی لێدەینە دەر سیباقەکەی پێ دەکەین ئەکا ئێرە بناسنەوە ئەو شتە چیەکەوە ئەکانی ئەو کۆترە چۆن بزانێ ئەمە ماڵەکەیەتی بە چیە ئەیناسێتەوە؟ کۆتر بەخۆی بۆنەچی هەیە لە هەر شوێنە کە بەخێوت کرد بۆنی ئەو شوێنە وەردەگری دووەمیشتیش ڕەنجی ئەو تۆڕە مەسەرەن ئێستا ئێمن پرتەقالیە ئەو تۆڕە باشە هیچ زیرانەکەم شینە هیچ زیرانشکەم زەردا بەدەگمەن دەستە ئەو مارێ ئەگەنا هەردێتەوە ئەو پرتەقالیە ئی خۆی ڕەنجی خۆیدی باشە ئەبینم لێرە حەوزێکدانەوە بۆ ئەوی کۆترەکان خۆیان بشۆن و شتێکی شکردنەوە حەوزەکەەوە ئەو شتە چی بوو ئەم مەبەستە لە دانانی ئەم حەوزە چییە؟ ئەوە خێە و ئەو زەماندانە لۆ خۆشوشتنی کۆترەکان مانگانە ئەو زەبیش ڕۆژ زارەکە 15 ڕۆژ زارەکە مانژی زارەکە ئەسە بەوەی کۆترەکەیە لە گەرمایە زیاتر پێویستی بە خۆشوشتنەیە هەفتەی زارێک 5 ڕۆژ زارێک خۆی لە ناو دەشەوە خێشتێ دەکەین خێ دژە باکتریا و دژە ڤایرۆسە و برێن پند و ئەسپی لە خەلبیبی هەمووی دەکوژیدن زیاتر چ تەمەنێک کۆتر بەخێوە کات و خولیای کۆتری هەیە و ئەو کەسانە کێن کە زیاتر حەزیان لە کۆتر بەخێوکردنە کۆتر بەخێوکردن بە تەمەن نییە کۆتر بەخێوکردن وەکو خولیا و عەزەکە هیوایەتە هەیتمان بە تەمەنە هەیتمان یعنی گەنجە هەیتیشمان تەمەنی گچکەیە کۆتر بەخێو دەکە بەس وەکو ئەوە ئەمە پێنجشەمان چایخانەکمان هەیە لە هەولێر لە تاجید کە دەچینەوێ کۆ دەبینەوە ئەنوا یعنی ئەومان لەناوە مامۆستا مەهەندیس و برێن مامۆستای ئاینی و هەموو نەوە چین و توێژەکەمان لە ناوە زۆر باشە هەمووشتان پێشبڕکێکن بە کۆترەکان ینی هەیە پێشبڕچێ دەکە هەیە مەجای وێنێ پێشبڕچێ بگاگەن هەر بۆ خولیا بەخێوی هەموو ئارەزوومەند دەگە عەزیلەیەکە ئەو تەیرێ بەخێو دەکە پێشبڕچێ بێ بگاتن ئەگەر مەجالی
ئێستا من و کاکسەنگەر دوو کۆترمان گرتووە ڕاستەکەی من نەمتوانین کۆترەکە بگرم کاکسەنگەر یارمەتیە کاکسەنگەر ئەم کۆترەی دەستی من نێرەیە مێیە و ئەو کۆترەی دەستی تۆ جیاوازەکەیان چی و چۆن بزانین کۆترێکی نێر و مێل یەکتری جواب بکەینەوە ئەو کۆترێ دەستی من نێرە ئەو کۆترێ دەستی تو مێیە بە سەر و دندووک سەر و دندووچی نێر ئەستورترە و سەرچی سەروشتی گەورەتر و زەخمتر دیارە و هەم پێشی پێی نێریش ئەستورترە و هەم پەڕووباریشی بێ لە پەڕووباریشی ئینێری پەڕی کلچی ئەوانەی فەرقی هەیە بەو شتانە لێک جیاواز دەکرێتەوە باشە ئەم شێوازەی ملی و سەری و ئەم شێوازەی من گرتومە ڕاستە نەوەڵە بە خۆی شێوازە ئەوەکەی کۆتری بازیەکەی یانی ئەوە تۆ فێرمکە من چۆن کۆترەکە هیچ عرەکەیەکی شتەچی ناکە بۆستە بابزان دەستت ئەو دوو پەنجەی یەکە من لەناو ئەوەی وەک تازە بابم دەستە هەوڵ بم ئاوە قاچی نووسانەوە بەخۆیەوە نایکاتەوە ئۆکەی قفلیکە ئەوانەش تونندکە لێرە ئەوەش قفلێکە و ئێستا ئەمە شێوازێکی دروستە ئەوە دروستە ئاوا کە دەیگری ئێستا ئەمن ئاوانە کە دەیگرم هەم لێ ناگەڕن جیغ بک پێمدا و هەم قفلیش دەبێ عراکە ناکە توگ لێ نابێتەوە ئەزێتی ناخۆ ئەی ئەو بازنە سوور و سەوز و جوانانە ئەو بازنانە ئەوە بۆ ئەوەی فەرخەکانیان پێ بناسیینەوە بەچکەی وانە عینەن هەمان شتیان لە پێ دەکەن کە گەورەش بوو پاش ساڵێک دەیناسیینەوە دەیگرین بازنەی سەوز و سوورە دەزانین بەچکەی ئەم کۆدرەیە زۆر باشە ئەی ناویان هەیە ئەم کۆترانە ئەسەمەی من ناوی چییە ئەوە گەجەلە ئەوە ژار گەجەلە گەجەل بەڵێ ئەوانە گەجەلن تێدا ئەوە سوورە ئەوە گەجەلە عینەن هەمان شت ئەوە شینە ئەوە زنجیر سۆرە دەستەکان ئەوە خۆمریە هەنی ناویان هەیە زۆر باشە دەستەکان خۆش بێت کۆتر دابەشی سەر سێ زۆر دەبێت جۆرەکمان هەیە کۆترمان مستەقیم دەڕوا کۆتری نامەبەری پێ دەڵێن جۆرەکمان هەیە هەوای دەفرێ وەکو ئێران و تاری ئێران و عراقی و فاوانەوانە هەوای دەفرن و مانەوەی لە بازنەیەشی دیاریکراو دەفرن جۆرەشمان هەیە کۆتری عردیە ئەتوانێت فڕیان یاوانە بەس بۆ زیینە و بۆ جوانیە کۆتر تایبەتمەندی کۆتر لە ساو هەموو باڵندە و پەلەوەرشکە ئەوەیە تەنها دوو هێلکە دەکات لە پاش تەمەنی حەوت مانجی ئامادەی بۆ ژیانی زاوزێ و هێلکەکردن دوو هێلکە دەکا 1970 بۆ 98 بۆ 100 بڵێن لەو دوو هێلکە هێلکەی یەکەمیان نێرە هێلکەی دووەمیان مێ ئەمە تایبەتمەندێکی زۆر زوانی دروستکرای خاڵقە لە بۆ کۆتر کە ئەو دوی دەکا بە 18 ڕۆژ بۆ 20 ڕۆژە سەر هێلکە دەبێت پاشان دەکاتە فەرخا دەتوانێت تقریبان بە مانگەک خۆی بەخێوی دەکا بە زاخی خۆی بەدەستی خۆی کۆتر کە لەدایک دەبێت وەکو جووسکە و شتیوانیە بۆیە تایبەتمەندی شانشینی کۆتر جیانە تایبەتە دەبێت ئیلا بەدەستی تۆماتیشێنەوەی بدرێتێت دانی بدرێتێت و لەگە بین لە کوردستان و بە تایبەتی لە هەولێریش چەقی بکەینەوە ئێستا کە ڕاهێنەری زۆر باش تۆڕی زۆر باش مەسەن ئێستا و حوزە تۆڕی ئێرە کە دەبێت زیاتر لە 1200 بۆ 1300 کۆتری تێدایە ئەمە ساڵانە گرێو دەکرێت پێشبڕخی زۆر پێشکەوتی پێ دەکرێت مەسەن لەسەر ئاستی کوردستان داوا دەکات بە خێوکەری ئەو کۆترە ساعتی کوردستان داوا دەکات پێشبڕخێ دەکرێت دەتوانین جووتی ئەم کۆترانە کە تاری ئێرانی پێ دەڵێن گەیشتوتە 3000 دلار دەکات سی وەرەقە لە کڕین و فرۆشتنەوە جووتی دەکاتەوە کە پاشەوەی گرە دەکرێت چەند سعات دەمێنێتەوە مەرجی جوانی ئەو کۆترە سێ چەند زۆر لە ئاسمان بمێنێتەوە. کۆترەکان تاکە گیانەوەرن لەسەر گۆی زەوی کە لە نێوان خۆیاندا شەڕ ناکەن و زۆر هێمن و لەسەر خۆن بۆیە کراون بە هێمای ئاشتی لە جیهاندا